بینەرانی خۆشەویست سێنارتی بانی تا باش من سەردەش غەفوور ڕاهێنەر لە بواری فریاگوزاری سەرەتاییدا لەگەڵتانە بووم بە پێشکەشکردنی بڕگەیەکی نوێ سەبارەت بە پێوەیانی دوو پشک. بەڕێزان وەک ئاشکراو لە ڕوونە لەلاتان حاڵەتی پێوەیانی دوو پشک بە تایبەتی لە هاوینانە زۆرە. دوو پشک بخۆشبەختانە لە وڵاتی ئێمەیە زۆر مەترسیدار نییە بۆ کەسانی گەورە، بەڵام مەترسیدارە بۆ ئەو کەسانەی کە منداڵن کە تەمەنیان لە خوار 5 ساڵانەوەیە بەوەی ئەوەی کە ئەبێتەوەی مەترسی لەسەر ژیانیان بۆ ئەوەی دوو پشکە ئازارێکی زۆری هەیە بەهۆی ئەو ژەهرانەی کە لەم بڕگەبڕگانەی کلکایەتی کە کۆبۆتەوە لە ڕێگەی چزوویەکەوە کە لێرایە کە ئەگەر هاوکارانم ڕوونی کەنەوە لێرە ئەم بەبێ ئەم چزەوە کە ئەتوانێت کە چاوی نییە لە شەوە ئەتوانێت بەکاری بێنێ بۆ پارێزگاریکردن لە خۆی کە ژەهری تایە کە ئەچەقێت بەدەسا شینومۆر بوونەوە یا سووربوونەوەیکی زۆر لە سەرپێز دروستە بێت، ئازارێکی زۆری هەیە و تووشی حساسێتی ئەو کەسانە ئەکات. بە تایبەتی وتمان لە مناڵان چونکە منداڵان دەخوار تەمەنی 5 ساڵانە بەرگریەکی لەشیان ئەو بەرگێکی لەشی ئەوتۆ نییە، بەرگرێکی لاوازە کە نزیک لە دڵ پیانە یا لەسەر سنگ یا لەسەر دەست یا لە بەسەریانەوەیات ئەبێتە هۆی حاڵتی کوتوبڕوو نەخوازەوە. بەڕێزان ئێمە پێویستە لەم حاڵەتانە لە حاڵەتانی پێوەیانی دوو پشکدا ئەبێ زۆر هەستیارانە زۆر وریایانە مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانە بکەن بۆ ئەوەی کە مەترسی ئەگەر ئەو شوێنە مەترسی ئەوەی دەتیا بوو کە دوو پشکەی کەی لێ ئەبێ مەترسیەکە دوورخێنەوە، دوو پشکەکە و شوێنە دوو پشکی تیا یا هەر شتێکی زیانبەخشی تیا بوو دووری خێنەوە ئینجا بڕێن مامەڵە لەگەڵ حاڵەتەکەیە بکەین کە ئەو حاڵەتەی کە ئەو کەسەی کە مارەکە یا دوو پشکەکە پێوەیاوە. بەڵێزان لێرە ئێمە ئێستا بۆتان ڕوونەکەینەوە ئەگەر کەسێک دوو پشک پێوەیە بوو چۆنی مامەڵی فریاگوزاری سەرەتایی لەگەڵا بکەیت تا ئەگەێنێتە نزیکترین بنکەی تەندروستی. ئەگەر لەو کاتەیە بۆکسی فریاگوزاریت لابوو یان هەر ئاو بە هەر شێوەک بێ ئەو شوێنە ئەشۆریت. ئێستا لەم نمایشەیە پێشانتانێن ئەگەر سەیریکەی ئەسەم کەسە وادانە ئازارێکی زۆری هەیە لەو کاتەیە ئەبێ دڵنەوایی کەیت نقطەیەکی سوور یەک نقطەی سوور ئێمە لە پێیانی مارە باسمان کرد دوو نقطەی شوێنی کەڵپە بوو، بەڵام لێرە نقطەیەکی سوور و ئازارێکی زۆر شینومۆرە بێتەوە تووشی حساسێتە بێ ئەو شوێنە ئەبێ دڵنەوایی کەی هیچ نییە ئاساییە. ئێستا چارەسەریەکەین ئەبێ سایکۆلۆژیان دەرونیان حاڵتی ئەو کەسە ڕابگری لەبەرەوەی ئەگەر سایکۆلۆژی دەروێن تێک بچێت بێتە هۆی بورانە و حاڵتی کتوپڕوو نەخوازراوی دیکە. بۆیە ڕاستەخۆ سەیرەکەین ئازارێکی زۆر پرسیاری لەیەکەی چی بووە ئەڵێ دوو پشک پێیاوم تۆ لەم بەرنامەیە لەم ورگەیە فێرەبی کە کەسێک دوو پشک پێیا بوو چۆن مامەڵی لەگەڵا بکە یەکسەر شوێنی ئەوەی کە پێوەیانەکە بە ئاو یا بە دیتۆڵ بە هەر شێوەکی تر بوو ئەتوانیت پیاەکەیت بە گۆزێکی پاک و خاوێن شوێنەکە پاککەیتەوە بەو شێوەیە. دوایەوە ئەگەر ئازارێکی زۆریە خورانی هەیە ئەبێت لەو کاتە ئەگەر سەهۆڵت لابوو پارچەیەک سەهۆڵ لەسەر شوێنی برینی دوو پشکەکەدا بنرێت بۆ ماوەی 5 دقیقەیەک تا ئازار و ئاوسانەکەی کەمە بێتەوە. دوای ئەوە ڕاستەوخۆ یان پێش ئەوە یان دوایەوە ئاساییە ڕاستەوخۆ لە سەروی پێوەیانەکەەوە بە باندجێک یا بە پشتێنێک یان بە سەرپۆش یان بە قایش هەر شێوەیەک حەپل ببەسرێت ئەگەر هەبوو باندج لە ڕووی سەحیەوە تەندروسترە تا شێوەکانی کە بەو شێوەیە بە باندج لەسەرەوە بۆ خوارەوە ئەبەسرێتەوە هەتایەتەوە ناو دەست بەم شێوەیە بە پلاستەرێک تەزبیت دەکرێت. بەڕێزان کە بم پلاستەرە تەزبیتت کرد لێرەیە خوار ئاسی دڵ ئەگیرێت لەبەر ئەوەی ئەم کەسە ئەگەر برز لە چاو ئاسی دڵدا بنرێت تەوژمی خوێن زیاتر ئەڕات بۆ دڵ لەبەو کاتەیە ژەهرەکە خوانەخواسە ئەچێتەوە بەرەو دڵ بەرەو شانە و ملوولەکانی خوێن ئەڕات لەو کاتەیە تووشی ژەهراوی بوونێکی زۆر بێت ئەو کەسە مەترسی لەسەر ژیانی دروستەکات. بۆیە لەم کاتەیە بێ خوار ئاسی دڵ بێت ئەگەر خاچ بوو ئەگەر دەست بوو بە هەمان شێوە ئەکرێت لە خاچ و دەسە. لە بەرنمەکانی پێشووتدا ئەگەر بیرتان بێت باسمان کرد باسی برینداریمان کرد برینداری بەرزمان کردەوە شوێنەکە ئەگەر بریندار بێت لەبەر تەوژمی خوێنەکە کەم بێتەوە لەسەر برینەکە، بەڵام لە پێوانەکانە خوار ئاسی دڵ ئەگیرێت لەبەر ئەوەی تەوژمی ئەو خوێنە کەمترین بڕاتەوە بۆ دڵ. سوودی ئەمە شتێک کە لە ئێمە لە پێوەیانەکانە ئەبەسرێتەوە سوودی ئەوەیە کە ئەو ژەهرەی کە لەناو ئەو ژەهری دوو پشکەکە بووە کە یاوێتی یا مارەکە بۆ یاوێتی بەو کەسەوە
چۆنین مامەڵەمان لەگەڵا کردبێ ئەوەیە کە ڕاگیرمان کردو چکە تۆ نازانیت ژەهرەکە گەشتۆتە ئێرە گەشتۆتە سەرەوە یا ڕۆشتووە بۆیە لەسەرەوە بۆ خوارەوە ئەبەسرێتەوە بە توندی زۆر نابێت توندیش بێت لەبەر ئەو ژەهرە حەسر کرێت لەم منتیقەیە تا ئەگەێنێتە نزیکترین بنکەی تەندروستی هەروەها لەم کاتەیە دەبێت پێوەیانی دوو پشکی ڕاستەوخۆ ببرێتە نزیکترین بنکەی تەندروستی پەیوەندی بە 122 بکرێت لەبەر ئەوەی بە هانا و فرار ڕستەوە بێن تو ئەم حاڵەتە ئەەکەیت لە 150 ئەگەری کەم بوونەوەی ژەهرایی بوون لەسەر ئەو کەسانە کە ژەهرایی بوون بە مارە دوو بشکە کەمەکەیتەوە بەڕێزان ئەگەر کەسەکە گەورە بۆ توانی ئازارشکێنێک یان ئیدۆکان بدێت لە شوێنی چوادۆری برینی دوو بشکەکە لەبەر ئازار کەم بێتەوە بە هیچ شێوەیە نابێت ئەو شوێنەکە حساسیت دروست بوو خوران دروست بوو بخورێنرێت چونکە ئەبێتە هۆی تەشەنەکردنی زیاتر واروەها مەترسی لەسەر گورچیلەکان و دەمانە ڕاگەاندنەکان دروستەکات کە سستێکات دەبێت بە زووترین کات نزیکترین ڕادست نزیکترین بنکەی تەندروستی بکرێت بۆ ئەوەی کە باشترین شێوە تیمار بکرێت بەڕێزان لێرەیە کۆتاییمان هێنا بەم بەرگە گرنگەی فریاگوزاری سەرەتایی کە پێیوانی دوو پشکە بوو هیوادارم سوودتان لێ بینی بێت و کاتێکی خۆش بە هەموو لایەک بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ